بەڵێ سۆما سڵاو لێبێت هەڵبەت پێش ئەوەی من باسی تاقیکردنەوەی پۆلی نۆ بکەم ئەمە باسی ئەوەش بکەم ئێستا تاقیکردنەوەکان لە شاری سلێمانی تاقیکردنەوەی پۆلە ناکۆتاکان بەگشتی لە شاری سلێمانی ئێستا بە دوو شێوازە شێوازێکیان ئەو خوێندنگانن کە بایکۆتیان کردووە ئەوان بەپێی ئەو خشتەی کە پەروەردەی سلێمانی بڵاوی کردبوو ئەوان تاقیکردنەوەکانە لە 19 مانگەوە دەست پێ دەکات بەڵام جیاواز لەوە لە هەندێک خوێندنگە کە ئێستا یەکێک لەو خوێندنگانی کە منیتیام ئەمە خوێندنگەی دواناوەندی ڕزگاری کچانە لە شاری سلێمانی لەمڕۆ تاقیکردنەوەی پۆلە ناکۆتاکان واتە 7 و 8 و 11 دەستی پێ کردووە و ئامادەکاری تەواویش کراوە بۆ ئەوەی کە لە وەکو خۆت ئاماژەت پێکرد لە ڕۆژی سێشەممە قۆناغی نۆکانی ژێرە تاقیکردنەوە بکەن هەڵبەت من زانیاری زیاتر لە سد میدیا بەڕێوەبەری قوتابخانەی دواناوەندی ڕزگاری کچانی زانیارەکان لەوەرەگرم سد میدیا سڵاو لەبێت ئەگەر باسێکی پڕۆسەکەم بۆ بکەی زۆر سپاس باسێکی ئەوم بۆ بکەی پێما بێت بەشێکی کەم لە خوێندنگاکان لە سنووری پارێزگای سلێمانی ئەمڕۆ خوێندن ینی تاقیکردنەوەی دواناوەندی تیاکراوە پڕۆسەکە تاوەکو ئێستا لەو خوێندنگانە چۆنە ڕوا بەگشتی بە تایبەتیژەم خوێندنگایی کە ئێستا ئێمە لێن و بەڕێستان بەڕێوەبەری خوێندنگاکان ئامادەی ڕزگاری کچان چۆنە سەرەتا بەخێر بێن سەرچاومان ئێمە وەکو دواناوەندیەکەمان دواناوەندی ڕزگاری کچان ئەمڕۆ یەکەم ڕۆژی تاقیکردنەوەی کۆتایی وەرزی دووهەم خولی یەکەممانە بۆ پۆلە ناکۆتاکانمان کە قۆناغی 7 و 8 لەبەرەوەی ئێمە دواناوەندین و هەروەها 2 و 11 لە بەرواری 4 5ەوە دەست پێ ئەکات تاوەکو 13 ئەمە خولی یەکەممان خولی دووهەممان لە 23 5ەوە دەست پێ ئەکات هەتاوەکو 4 6 هەر بۆ پۆلە ناکۆتاکانمان و بەنسبەت قۆناغی نۆکانمانەوە ئەوە هەموو هەرێم بەیەکەوەیە موحەدە لە 7 5ەوە دەست پێ دەکات تاوەکو 4 5 وەکو خوێندنگاکەمان تەمان بە سپاسەوانێ مامۆستاکانم کە ئەو بودانە بڕان لە خوێندن بایکۆتمان نەکرد بەڵام بە پێی گونجاندنی دەوام بۆم گونجاندن و بە کەم و بە زۆر دەواممان کرد و مهم ئەوەی ڕامان نەگرت توانیمان تاقیکردنەوەکان بە ساڵنامەی پەروەردەی خۆمانات تێپەڕین با بڵین ئیمتحاناتی تاقیکردنەوەی وەرزی یەکەممان کرد ئێستاش لە وەرزی دووهەمین یەکێکین لەو خوێندنگانی کە ئیمڕۆ لە شاری سلەیمانیە لەگەڵ خوێندنگە ناحکومیەکانە دەستمان بە تاقیکردنەوەکان کردووە و هەروەها قۆناغی 12شمان ئینشاء الله بە ئومێدین کە خوێندکاری زۆر باشمان پێگەیاندووە وەکو ساڵ پار یەکێک بین لە یەکەمەکانی هەرێم ئەوانیش بە هەمان شێوە لە 23 6 تاقیکردنەوەکانیان دەست پێ ئەکا زۆر باشە هەڵبەت سێشەممە بۆ سەرجەم هەرێمی کوردستان تاقیکردنەوەی قۆناغینەوە دەست پێکات ەوە کردەکانمان بۆ حازرکردن ئێمە دوو با بڵین هۆڵی ژمارە 286 و 287 ئێرە 286 286 هۆڵەکەی خوارەوەمانە بە دوو بەش خوێنکارانمان ژماری خوێنکارانمان 180 خوێنکارە تاقیکردنەوە ئەنجام ئەیان میدیا جیاواز لە قۆناغە ناکۆتاکان کە کاتەکان بە پێی ئەو خشتەی کە بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی دیاری کردو شوێنانی کە بایکۆتیان هەبوو لە 19 مانگەوە ئێوە کە بایکۆت نەکراوە لەمڕۆ بەڵام قۆناغە کۆتاکان بۆ نەبڵین پۆلی نۆ کە بڕیارە سێشەمە ئەمە لە سەرتاسەری هەرێمی کوردستانە دوانزەش بە هەمان شێوە لە سەرتاسەری هەرێما وەکو یەکە ئەو بۆ پۆلی دوانزە دواخرا تۆزە تاقیکردنەوەکانیان لەبەر ئەو ناوچانەی کە بایکۆتی تیاکرابوو میدیا بە پێی وزانیارانی کە لای ئێوە بێت ئەو پرسیارانی کە هەن لە تاقیکردنەوەی پۆلی نۆدا بۆ سەرتاسەری هەرێمی کوردستانی یەک جۆر پرسیارن یاخود بڵین لە شوێن بۆ شوێنەوە ناگۆڕێن نەخێر یەک جۆر پرسیارە بۆ سەرتاسەری هەرێم یەک جۆر پرسیارە ئامادەکارەکان بە تەواوی تەواوبوون ئێستا بۆ نمونە مەکتەبەکان خوێندنگاکان بە تەواوی بەش بە حاڵی خۆمان بڵێ با بڵێ ناسنامەی تاقیکردنەوەی خوێنکارمان ئامادە کردو بەیانی ئەیرێتەوە پێیان و هەروەها هۆڵەکانیشمان بۆ ئامادە کردوون هەرماوە لە بەیانیوانی ناوەکانیان بۆ پێوە بکەین و ڕۆژی دووشەمە لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری پەروەردەیە کۆبوونەوەمان هەیە بەڕێوەبەرەکانی با بڵێن بنەڕەتیەکان حوت بۆنەوە سێشەمە ئینشاء الله دەست بە تاقیکردنەوەکانەکەین بۆ پۆلی پۆلی نۆکان سعات 8 تاقیکردنەوەیان دەست پێکە هەر بۆیە ئێمە کاتەکەمان وا دابەش کردو نۆکانمان سعات 8 لەگەڵ قۆناغی حوتەکانمان لێرە ئەبن ئێستا حاڵی حازری کە سعات 12 سعاتێک لە تاقیکردنەوەکان تێپەڕیوە لە 11 وانە قۆناغەکانی 8 و 2 و 11مان دەستی پێ کردووە دیامەکەم با کۆتا پرسیار هەڵبەت لە پێشودا کۆمەڵێک دەنگۆ هەبوو جا من حەزەکەم بزانم دەنگۆیانە تاوەکو ئێستا بەڕاگەاندراو بێ وتراوە شەکلۆ دەنگۆیانە دواخستنی بڵێن تاقیکردنەوەی قۆناغی 12 بوو و هەروەها ئەو بوو کە باز لەوە کرا کە سێ خول یعنی دوو خول لە دوای یەکەم تاقیکردنەوە دوو خولی دیکە دادنرێت ئەو دەنگۆیانە تاوەکو ئێستا هیچ ڕێنماییەک لە وەزارەتی پەروەردە لە بەڕێوەبەری پەروەردەی سلێمانیەوە بە ئێوە نەگەیشتووە لەسەر دواخستنی تاقیکردنەوە نەخێر بە دڵنیایەوە بە فەرمی ئێمە تەنها ئەومان پێڕاگەیەنراوە کە 23 6 تاقیکردنەوەی خولی یەکەمی قۆناغی 12کان دەست پێ ئەکا
سپاس بۆ تۆ سپاس بۆ زانێرەکانی شت بڵێ بەگشتی سۆماوەک ئەوەی کە خۆشی ئاماژی پێکرد ئێستا ئامادەکاریەکان بۆ ڕۆژی سێشەممە کە بڕیارە لە سەرتاسەری هەرێمی کوردستانە تاقیکردنەوەی قۆناغینەوە دەست پێ بکات ئامادەکراوە لە ئەوەی کە من پرسیارم کردبێت لە پێش ئەوەی کە ئەم ڕاستەوە خۆیە دەست پێ بکەم لە خوێندنگاکان و لە بەشێکی زۆری خوێندنگاکانواتە پەیوەندی بە هەر بەڕێبەرایەتێک بەڕێبەرێکی خوێندنگەی کردو ئاش باسییان لەوە کردو کە ئامادەکاری تەواویان کردو ئەوان ئامادەن بۆ ئەوەی کە ڕۆژی سێشەممە تاقیکردنەوەی پۆلینۆ ئەنجام دەن و ئەوەی کە زۆر گرنگیش بۆ ئەو دەنگۆیان نەبوو کە باسی لەوە دەکرات تاقیکردنەوەکان دوا دەخرێن تاقیکردنەوەکانی پۆلی 12 دەخرێن بەڵام تاوەکو ئێستا با ڕێنماینە لە وەزارەتی پەروەردە لە هەرێمی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان و نە لە بەڕێبەرایەتیەکانی پەروەردەوە لە سنتەری پارێزگاکانەوە هیچ ڕێنمایەکی بەو شێوەیە نەگەیشتووەتە هیچ خوێندنگایە کە ئاماژە بۆ بکات خوێندن دوا دەخرێت تاقیکردنەوە دوا دەخرێت یاخود خوێندن یاخود بڵین تاقیکردنەوە بۆ 3 خول درێژ دەکرێتەوە.